بەناوی خی گەورە میهرەبان من ئەمڕۆ لە کەلارەوە هاتم بۆ بەشداریکردن لەم دیدارە جوانەی شارەدەی خورماڵ ئومێد دەکەم لە داهاتوە نزیکە ئینشاءڵڵا بێتە شارۆچکە. ئەم دیدارە بەڕاستی شوێنێکی باش بوو، یعنی گونجاو بوو بووە لەگەڵەوە کۆمەڵێک بابەتی باش تەقدیم کرا، هەرچەند ئەم بابەتانە لە چاوەی ئەوەی کەوا پێویستە بکرێت زۆر کەمە، بەڵام هەرچۆنێ بێت قەدرێکیش بێ لە دەریا کارێکی زۆر گەورە بوو. من دەستخۆشییان لێکم بابەتەکەی من بابەتێک بوو لە ڕۆڵی حوجرەکان، ئەگەرچی ناونیشانەکە ئاماژەی بە حوجرە نەکرد بوو، بەڵام حوجرەکانی کوردستان خزمەتێکی زۆر گەورەیان پێشکەش کردووە بۆ پێگەیاندنی کۆمەڵە زانای گەورە لە هەموو بوارەکانی، چ علومی شەرعی، چ علومی تەطبیقی و چ علومی زمان و ئەدەب لە زمانی عەرەبی و فارسی و کوردی و هەروەها شعر و ئەدەبی کوردی و پاراستنی فەرهەنگی کوردستان و نووسینەوەی کللتوری کوردستان و ئەوانە گشتی لە ڕێی حوجرەکانەوە کاری لەسەر کراوە کە پێویستە ئەم دیدارانە بەردەوام بن و کاری لەسەر بکرێەوە زانایان و مامۆسایانی ئاینی کورم بابەتە فەرامۆش نەکەن بۆ زیندوڕاگررتنی ئەو کارانی کەوا مامۆسایانی پێشێمە کردویانە. حوجرە و خانەقاکان بەگشتی ڕۆڵیان چی بووە لە پێگەیاندنی زانایان و شاعیراندا بەتایبەتی؟ بەڵێ ڕۆڵی یەکێک لە ڕۆڵەکانەوەتانێ کۆمەڵە زانای پێگەیاندووە کەوا چەند ساڵە کورد پێکەوە ژیانێکی زۆر جوان فێر بوون، سەرڕای هەبوونی ئاین و ئاینزای جیاواز لە کوردستانە ڕێز و احترام لە بینی کۆمەلگایە هەبووە، توندڕەوی و خراپەکاری لە بینمان بڵاو نەبووەوە. لە پاڵەوەیە ئەو هەموو زانستەی کە بڵاو بووەوە، هەموو کتێب و مەختوتانی کە نووسراونەتەوە لە هەموو بوارەکانی زانست، تەنانەت لە علمی فەلەک و علمی حیساب و هەموو بوارەکانی تری علمی لە علمی فەلسەفە و منطق و هەموو بوارەکانی تر کە کتێبیان نووسیوە زانەکانمان حاشیە و شتی وایان نووسیوە، یعنی زانای وەکو مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی حاشیە لەسەر هەندێک کتێب نووسیوە، باوەڕ ناکەم ئەو زانەکان لە هیچ زمانێکە بتوانێت لە حاشیەکەی تێبگەی مەگەر مەلایەکی کورد وایان شەرح بکات، کە ئەمانە کار و ڕۆڵی حوجرەکانن لە کوردستانە بینیوانە. ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەو کارانە بەردەوام بێ بۆی بتوانین زیاتر خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین.